بەناوی خۆی گەورە و مێرەبان بەڕێزان ئامادەبوونی هێژە زۆر بەخێر بێن و من زۆر خوشحاڵم کە ئەمڕۆ بەشدارم لەگەڵێوە. پێشەوەی دەست بە وتارەکەم بکەم ئاڕێگەم بدەن ئەمڕۆ کە ڕۆژی لەدایکبوونی حەزرەتی محەممەد درودی خوای لەسەر بێت لە هەموو مسلمانانی جیهان پیرۆز بکەم. ئینشەڵڵا ڕۆژی خێر و بەرەکەت و گەڕانەوەی ئاشتی و تەبایی و پێشکەوتن و سەقامگیری دەبێت بۆ هەر هەمومان. زۆر سوپاسی زانکۆی سۆران و ناوەندی فەڕەنسی توێژینەوە لەسەر عێراق دەکەم کە ئەم دیدارەیان ڕێخستووە لەسەر پرسی کورد لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست کە بێگومان پرسێکی زۆر گرنگە لە نەک تەنیا ڕۆژهەڵاتی ناوەڕاست بەڵکو لە هەموو جیهاندا. ئەم بابەتە قسەی زۆر هەڵدەگرێت و لەوانەیە لە دیدارێک و کۆنفرانسێک بە تەنیا نەتوانین باسی هەموو بابەتەکان بکەین، بەڵام دەکرێت چەند تەوەرێک هەڵبژێرین و باسی لەسەر بکەین و دواتریش هیوادارم ئەم جۆرە کۆنفرانسانە ئیدامەیان هەبێت و بە درێژی باسی کێشە و گرفتەکان و لەوەش گرنگتر باسی چارەسەریەکان بکەین. بە درێژایی مێژوو غەدرێکی زۆر لە کورد وەکو نەتەوە، لە نەتەوە و ئاینە جیاوازەکان وەکو پێکهاتەی ڕەسەنی ئەم ناوچەیە و لە خاکی کوردستان وەکو نیشتیمان کراوە. ئەم غەدرە بە نەک دەیان ساڵ بەڵکو لە 100 ساڵی ڕابردوو تاکو ئێستا بەردەوام بووە و ئێمە دەبینین کە بەداخەوە لە جیاتی ئەوەی بیر لە چارەسەرێکی بنەڕەتی ئەم کێشە بکرێتەوە زۆر جار تەنیا خەریکی یان بینیومانە کە خەریکی ئەوە بوون تەنیا بیان و بدۆزنەوە بۆ ئەوەی ئەم کێشەیە وەکو پێویست چارەسەر نەکرێت. کێشەی کورد لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست کێشەیەکی جیهانیە ئەمڕۆ و پێویستە هەموومان هەوڵی ئەوە بدەین دەست لەسەر ئەو گرفتانە بکەین یان ئەو هەڵانەی کە لە مێژوودا دەرحەق بەم ناوچەیە و ئێمە کراوە بنین بۆ ئەوەی بتوانین ڕێگەی چارەسەری گونجاویان بۆ بدۆزینەوە. بەداخەوە لە ساڵانی ڕابردوو زۆر لە وڵاتانەیە کە کێشەیان لەگەڵ کورد وەکو نەتەوە هەبووە نەیان هێشتووە کورد حتا باسی کێشەکەی خۆشی بکە و هەر جۆرە پێشنیارێکیشی خست بێتە ڕوو بۆ چارەسەری. دواتر کورد تاوانبار کراوە بەوەی کە یان جیاوازخوازە جوداخوازە یانیش دەیەوێت کێشە و ئاژەوە بنێتەوە. ئێمە وەکو هەر نەتەوەیەک حەقی ئەومان هەیە پێشنیار بکەین کە پێمان وایە چۆن سەقامگیری ناوچەکە دەستەبەر دەبێت، ئێمە چۆن دەتوانین فەکتەرێکی بنیاد نەربین و خۆمان حەقی ئەومان هەبێ باس لە بیر و بچوونەکانی خۆمان بکەین لە پلەتفۆرمەکانی نێودەوڵەتی. ئەم ماوەیە کە کورد ڕێگەی پێدراوە بتوانێت دەنگی خۆی بە جیهان بگەینێت ئاشکرایە کە توانیوێتی لە زۆر بوارەوە ئەم تەفسیرە هەڵەیەی کە سەبارەت بە نەتەوەی کورد یان خەڵکی کوردستان کراوە بڕوێنێتەوە و جیهانی شاهدی ئەوەیە کە ئێمە دەتوانین فاکتەرێکی بنیاد نەربین. کێشەی ئێمە بە هیچ شێوەیەک نەمان هێشتووە هەر لە زمانی جەناوی بارزانی نەمرەوە تاکو جەناوی سەرۆک بارزانی هەمیشە داکۆکیان لەوە کردوتەوە کە نابێت کێشەی کورد لەگەڵ حکوومەتەکان وا تەفسیر بکرێت یان ببێتە کێشەی بینی نەتەوەکان. ئێمە هەمیشە ڕێزمان لە هەموو نەتەوەکانی ترگرتووە و بەردەوام دەبین و لەسەر ئەو پرەنسیپە چکە بڕوامان پێیە بەردەوام دەبین. کێشەی ئێمە لەگەڵ نەتەوەکانی تر نییە کە لەگەڵ یەکترا دەژین، بەڵکو کێشە لەگەڵ هەندێک دەستهەڵاتدار بووە، هەندێک حکوومەت بووە کە بەداخەوە لە جیاتی ئەوەی بیر لە حکومڕانیەیەکی یەکسان و دادپەروەرانە بکەنەوە بیر لە چەوسانەوەی
گەلێکی ستەم دیدە کردوتەوە. بەڵام ئێمە نەمان هێشتووە ئەو کێشە بێتە کێشەی نەتەوەکان و هەر کاتێکیش هەر نەتەوەیەک هەر پێکاتەیەک پێویستی بە یارمەتی خەڵکی کوردستان هەبوو بێت کوردستان دەرگای کردوتەوە و لە باوەشی گرتوون. ئێمە بینیمان لە دەی ڕابردوو دوای سەرهەڵدانی شەڕی داعش کە زیاتر لە 2 ملیۆن ئینسان لە ناوچەکانی تری عێراق و لە سووریا وڵاتانی دراوسێ ڕوویان کردە کوردستان و کوردستان دەرگای خۆی کردەوە و تاکو ئێستاش بە شانازیەوە دەڵێن کە کوردستان بووەتە پەناگایەک بۆ هەموو ئەوانەی کە لە دەستی تاوان و تیرۆر ڕادەکەن و کوردستان بە شوێنێکی ئەمین دەزانن و لێرە نیشتەجێن. خوشک و برایە من ئەمە بە هیچ شێوەیەک منەت بەسەر کەسدا ناکەین، بەڵام ئەمە کولتورێکە کە لەگەڵ ئێمەیە و ئەو پرەنسیپانان کە بڕوامان پێیان هەیە. چارەسەرکردنی کێشەی کورد دەبێتە چارەسەرکردنی کێشەی ڕۆژهەڵاتی ناوەڕاست بە شێوەیەکی گشتی. من دەمەوێ باس لە نمونەی عێراق بکەم. ئەگەر ئێمە بین سەیری ڕووداوەکان بکەین لە 100 ساڵی ڕابردوو هەردوای دامەزراندنی عێراق تاکو ئێستا، ئایا عێراق وەکو پێویست سەقامگیری بەخۆ بینیوە، پێشکەوتووە، توانیوێتی خزمەتی هەموو خەڵکی خۆی بە یەکسانی بکات؟ بێگومان نەخێر. یەکێک لە هۆکارە هەرەسە یەکێکانی کە ئەم هەموو نەهامەتانە لەم وڵاتەدا ڕوویان داوە ئەوەیە کە کێشەی کورد چارەسەر نەکراوە. ئەو سەردەمەی کە ڕژێمە دیکتاتۆرەکان لە جیاتی ئەوەی ڕێز لە مافی خەڵکی کوردستان بگرن، لە خەڵکی عێراق بە شێوەیەکی گشتی بگرن، بیریان لە قڕکردن و چاوسانەوەی خەڵکی کوردستان دەکەن کە ئەمە بێگومان وای کرد کورد بیر لە پارێزگاری لە خۆی بکە و لە ئەنجامی شەڕێکی نەخوازرا و نەک تەنیا کورد زەرەرمەند بوو، بەڵام بەڵکو هەموو عێراقیش تووشی وێرانکاری و زەرەر و زیانێکی گەورە هات. وای کرد کە دواتر لە ساڵەکانی 60 و 70 حکوومەتی عێراق بەداخەوە پەلاماری هەرێمی کوردستانیان خەڵکی کوردستانیاندا دوای ڕێکەوتنی ئازاریش لە ساڵی 74 ئەوانە کە شەڕێکی سەراسەری بوو، وای لێ هات کە حکوومەتی عێراق لەسەر لێواری ڕووخان بوو و ئەمە وای کرد تەنازل کە بۆ شای ئێران و ڕێکەوتنی جەزایر واژۆ بکات کە زۆری نەخایاند بۆ ئەوەی ئەم ڕێکەوتنە هەڵوەشێنێتەوە پەلاماری وڵاتی ئێرانیدا و شەڕێکی 8 ساڵانەی وێرانکەر بە دوای دەهات کە ئەمە ئابووری حکوومەتی عێراق وڵاتی عێراقی زۆر تێکدا و دواتر بۆ پڕکردنەوە و هەڵسانەوەی ئابووری عێراق بیر لە داگیرکردنی وڵاتی کوێت کرا کە چۆن وڵاتی کوێتیشان داگیر کرد هەمووان بینیمان کە جەنگی یەکەمی کەندە و دوای 12 ساڵیش جەنگی دوهەمی کەندەوی لێکەوتەوە. جگە لە وێرانکاری چیتر بۆ عێراق مایەوە؟ ئەگەر بیرێکی جدی بکەینەوە کێشەی کوردستان لەو سەردەمە چارەسەر بکرابایە، ئایا عێراق بە دوای ئەم هەموو نەهامەتەی بەسەردا دەهات؟ من پێم وایە یەکێک لە هۆکارە سەرەکیەکانی کە ناسەقامگیری لێرەدا هەیە ئەوەیە کە بیرێکی جدی لە چارەسەرکردنی کێشەی خەڵکی کوردستان نەکراوەتەوە. ئێمە باسی مافی مرۆڤ دەکەین. مافی مرۆڤ لە چارتەری نەتەوەیە گرتوەکاندا پێناسەکەی دیارە، بەڵام ئایا هەموو لایەک پابەند بوون بەو چارتەرە و بە ڕێزگرتن لە مافی مرۆڤ؟ ئێمە باسی مافی چین دەکەین، هی توێژ دەکەین، هی تاکە کەس دەکەین، هی ڕەگەز دەکەین، بەڵام کوا مافی نەتەوە؟ ئایا کورد وەکو نەتەوەیەک مافەکەی ڕێزی لێگیراوە؟ بێگومان نەخێر.
بەڵام ئەو پرەنسیپانەی کە لە کوردستان دەدەبینین ڕێز لە مافی مرۆڤ دەگیرێ، ڕێز لە مافی چین و توێژەکان دەگیرێ، لە ئاینە جیاوازەکان دەگیرێ، پێکەوە ژیان بووەتە پێناسەیەکی دیاری هەرێمی کوردستان، ئەمانە هەڵقڵاوی کولتور و بیر و باوەڕی خەڵکی ئەم ناوچەیان. ئەگەر ئێمە فرسەتێکی وامان پێ بدرابە، دەرفەتێکی وامان پێ بدرابە وەکو وڵاتانی تر بمانتوانی بە کار بکەین، ڕێزمان لێ بگیرەوە، مافەکانمان دانی پێدادرابە، بێگومان ئێمە دەمانتوانی زۆر زۆر پێشکەوتنی زیاتریش نەک تەنیا بۆ خۆمان بۆ هەموو ناوچەکەش دەستەبەر بکەین. لە ساڵانی ڕابردوو هەمومان بینیمان کە کورد توانای شەڕکردنی زۆرە و کوردیش بوو کە توانی بە خوێنی خۆی ڕێگە لە فراوانکردنی شوێنی خلافەتی داعش بگرێت و هێڕشی داعش تێک بشکێنێت. لە سەرەتاوە پێشمەرگەکانی کوردستان بوون کە توانیان ڕێگە لە داعش بگرن، دوای ئەوەی کە 12 فێرقەی جەیش و پۆلیسی فیدرالی عێراقی بەداخەوە شکستیان هێنا. ئەو جارەش کورد بوو کە توانیان ڕێگە لە داعش بگرێت. کورد تەنیا لە شەڕکردنە ئازان نییە، بەڵکو ئەگەر سیر بکەین لە دوای ئەو هەموو ساڵانەی کە چەندین ئەمبارگۆ یان وەکو سانکشنی ئەوەی نێودەوڵەتی لەسەر عێراق و لەسەر هەرێمی کوردستانیشە بووە، کوردستان توانیویەتی لە ڕووی ئیدارەدانیش خۆی وێنا بکات و نمونەیەکی جیاوازتر پێشانی دنیا بدات. خەڵکی کورد خەڵکێکی بەتوانان وەکو هەموو نەتەوەکانی تر، وەکو هەموو نەتەوەکانی تر ئێمەش دەتوانین دکتۆر و ئەندازیار و پسپۆری باشمان هەبێت. زۆر لەو خەڵکەی کە توانیان بچنە وڵاتانی دەرەوە لەوێ کەسایەتی زۆر دیاریان لێ دروست بووە. ئایا هەمان ئەو کەسانە خەڵکی ئێرە نەبوون؟ ئەی بۆ لێرە ڕێگەیان پێ نەدرا کە ئەم جۆرە کەساتیانە لیان دروست بکرێت. بێگومان ئەمە دەمانگەڕێنێتەوە بە ئەو پرسیارێکە ئایا دەرفەتی یەکسان بە خەڵکی ئێمە دراوە؟ تاکو ئێستا بەداخەوە ئەو دەرفەتە بە خەڵکی ئێمە نەدراوە، بە پێچەوانەوە کە هەوڵی ئەوەشمان داوە چارەسەری کێشەکان بکەین، بە چاوێکی تر سەیری ئێمە کراوە یان ڕێگەمان لێگیراوە. کێشەی کورد تەنیا بە کورد چارەسەر ناکرێ. ئێمە لەگەڵ چەندین نەتەوەی تر، لەگەڵ چەندین ئاین و پێکاتەی تر بەیەکەوە لەو سەرزەمینە دەژین کە بیر لە چارەسەرکردنی کێشەی کورد دەکەینەوە، بیر لە چارەسەرکردنی کێشەی هەموو ناوچەکە بکەینەوە. کە باسی عێراق دەکەین، بە ئێمە بین سەیری ڕووداوەکانی ئەم دوایە عێراق بکەین. ئایا عێراق لە چی کەمە؟ سەروەتێکی ژێرزەمینی زۆر زۆری هەیە، سەروەتێکی یان سامانێکی سروشتی یەکجار زۆری هەیە، سەروەتێکی مرۆوی زۆر زۆر بەهێزی هەیە. ئەی بۆچی تاکو ئێستا ئەو سەقامگیریەی کە هەمومان مەبەستمانە لە عێراق دەڕووینەدەوە، بۆ ئەو پێشکەوتنە لە عێراق دەڕووینەدەوە؟ بێگومان پرسیارەکە دەمانگەڕێنێتەوە بۆ ئەوەی کە بەو وەڵامەی کە ئیدارەیەکی باش لە وڵاتەدا نەبووە، پێشێلی مافەکان کراوە، ڕێز لە دەستور نەگیراوە. ئەگەر دەستور وەکو خۆی جێبەجێ بکرابە و ڕێز لە هەموو خاڵەکانی دەستوری بکرابە، من پێم وایە عێراق ئێستا لە ئاستێکی تر دەبوو. بە سەدان ملیارد دۆلار داهاتی عێراقە. کوردستان تەنیا 5% ئەم داهاتەی بەردەکەوێت. 95% ئەم داهاتە لە شوێنەکانی تر عێراق پێویستە سەرف بکرێت. بەڵام ئەگەر سیر بکەین ئایا ئەم پێشکەوتنە لە ناوچەکانی تری عێراقیشدا هەیە، چ ناوچەی سونی بن یانی شیعە بن، ناوەڕاست بن، ڕۆژهەڵات و ڕۆژاوا و لە هەر کوێ عێراق ئەگەر سیر بکەین نابینین کە ئەم جۆرە پێشکەوتنە لە عێراقدا هەبێت. کەواتە لێرەدا شتێک هەڵەیە. ئەگەر سامانی سروشتی کێشەت نەبێ، سامانی مرۆوی کێشەت نەبێ، ئیدارەدان کە کێشەیە ئەبێ بیر لەوە بکەینەوە چۆن ئەم ئیدارەیە لە ئاستی خواستی خەڵکی هەموو عێراق و بەوانەوە خەڵکی کوردستانیش بێت. جارێ با بزانین تیرۆر بۆ لە عێراق سەری هەڵدا، یان بۆ تاکو ئێستاش
تند و تیژی لە عێراق بەردەوامە. تند و تیژی تێرۆریزم دەرهاوێشتەیە، ئەنجامە، هۆکار نییە. چەندین هۆکاری تر هەن کەوا دەکەن تیرۆر سەر هەڵبدات. پێش هەموو شتێک نایەکسانی، نادادپەروەری، گەندەڵی، نەبوونی خزمەتگوزاری، هەموو ئەوانە وا دەکەن کە خەڵک بێزار بوو بیر لە چارەسەری تر بکاتەوە. و سیستەمە تێرۆریستیەکانیش هەر کاتێک کە دەبینن لە شوێنێک ناسەقامگیری سیاسی هەیە، تێکچوونی باری ئابووری هەیە، دێن ئیستیغلالی ئەو زروفە دەکەن، دێنە لای ئەو خەڵکە و داوای هاوکاریان لێ دەکەن. زۆر لەو کەسانێک کە هاوکاری قاعیدە و دواتر داعشیان کرد لە عێراق شارەزای بیرروبووچوون و سیاسەتی داعش نەبوون، بەڵام لە ڕوانگەی تۆڵەکردنەوە، لە ڕوانگەی ناچاری ویستیان شتێ بکەن، چونکە لە سیستەمەکە ناڕازی بوون، لە جۆری دەستهەڵات کە بەسەریاندا زاڵ بوو ناڕازی بوون. و ئەو هاوکاریەی کە کرا لەبەرەوە بوو کە هەستیان بە نایەکسانی دەکرد، هەستیان بە نادادپەروەری دەکرد. ئێستاش تاکو نایەکسانی، نادادپەروەری، گەندەڵی، بژانەوەی ئابووری ئەگەر چارەسەر نەکرێ، ئێمە سەقامگیری پێویست لە عێراق نابینین. وەکو هەرێمی کوردستان هەموو هەوڵێکمان داوە کە پەناگەیەک بین، نەک تەنیا بۆ ئەوانەی لە قەوماون، بەڵکو پێشنیاری گونجاویش بکەین بۆەوەی چۆن عێراق بەرەو ئایندەیەکی گەشتر هەنگاو بنێت، چۆن چارەسەری کێشەی کورد لە عێراق دەبێتە چارەسەری کێشەی عێراق بە شێوەیەکی گشتی. ئێمە ئەگەر سەیر بکەین زۆر لەم پێکهاتانەی ڕەسەنی عێراقی متمانەیان بە یەکتر نییە، با لە مجاملەی سیاسی دەربچین. بۆ ئەوەی چارەسەری گونجاو ببینینەوە ئەبێ ڕازگۆ بین لە دەستنیشانکردنی هەڵەکان و کێشەکان. و کێشەیەکی سەرەکی ئەم وڵاتە ئەوەیە کە متمانە زۆر کەم بووەتەوە، یان ترس زاڵە. هەر کارێک دەکرێ لە لای پێکاتەی تر بە چاوی گومانەوە سیر دەکات، چونکە ئەو متمانەی نییە و لەوانەیە نەحەقیشیان نەبێت، چونکە ئەوەی بەسەر عێراق هاتووە، پێکاتەکانی عێراق بە هەموو نەتەوە جیاوازیەکانیەوە کەم نییە. ئەمە ترسیە لە جێخۆیەتی، ترسی تۆڵەسەنەوە، ترسی ئەوەی چی بەسەر هاتووە لە ڕابردوو و ئەمە دووبارە ببێتەوە لە ئایندە، ترسی ئەوەی کە مافەکانت پێشێل کراوە و لایەزالیش پێشێل دەکرێن. ئەمانە هەمووی وا دەکە متمانە کەم ببێت، کە متمانە کەم بوو هەر کارێک کە دەکرێ بە جۆرێکی تر لێکدانەوەی بۆ دەکرێتەوە. بۆیە لێرەدا ئێمە پێویستە بین سەیری سیستەمەکەی خۆمان بکەین. ئەمە حکوومەت و سیستەمی جیاوازمە لە عێراق تاقی کردوتەوە. تا ئێستا بۆ هیچ یەکێک لەمانە وەڵام دەرەوەی خواست و ویستی خەڵکەکە نەبووە، چونکە نەیانتوانیوە ئەم متمانەیە دروست بکە یان ئەو ترسە بڕوێنێتەوە. پێویستە پێکاتەکان پێش هەموو شتێک دڵنیا بن لەوەی کە خۆیان بەردەوام دەبن و ئەو کیانەی هەیەە، ئەو خصوصیەتەی هەیەە پارێزراو دەبێت. ئەگەر ترس لەوە هەبوو کە داگیر دەکرێ، لە ناو دەبرێ، پەراوێز دەخرێ، ئەو کاتە هەڵوێستێکی ترت دەبێت. بەڵام کە دڵنیا بووی ئەوەی هەتەی خۆتە پارێزراوە، بەڵام دەکرێت بە یەکەوە کارکردن بەڕێز لە یەکترگرتن دەتوانن هەنگاوی باشتر بەرەو پێشەوە بنێن، ئەو کاتە بێگومان زەمینەیەکی زۆر باشتر ساز دەکرێت بۆ ئەوەی هاوکاری یەکتر بکەین. پێم وایە ئێمە ئەگەر ڕازگۆ بین لەگەڵ یەکتر و بین لە دەوری مێزێک کۆ ببینەوە، شتی هاوبەشی زۆرمان هەیە، بە سوننە و بە شیعە و بە کورد و بە ئاسووری و ئەرمەنی و تورکمان و بە هەموو پێکاتەکانی تر، بە هەموو ئاینە جیاوازەکانی کە لە عێراقدا هەن،
شتی هاوبەشمان زۆرە. بەڵام تەرکیز لەسەر شتە جیاوازەکان دەکرێت. با بین باسی هاوبەشەکان بکەین. ئەگەر ئێمە لەسەر ئەوە سیستمێک دابنین کە ڕێز لە یەکتر بگرین، یەکتر وەکو هەین قبول بکرین و بیر لەوە بکەینەوە چۆن بەیەکەوە دەتوانین یارمەتی یەکتر بدەین بۆ پێشخستنی وڵاتەکەمان، پێم وایە زەمینەیەکی زۆر باش هەیە کە بتوانینەوە بکەین. بەڵام ئەو سیستمە ئەبێ گەرانتی ئەوە بدا کە کەسێک بە حەز و ویستی خۆی نەتوانێت یاری بە سیستمەکە بکە. لە سیستمی فدرالیدا بینیمان شتی زۆر باش هەیە. زۆرینەی خەڵکی کوردستان دەنگی بە سیستمی فدرالی لە عێراقدا، بەڵام زۆر لە خاڵەکانی ئەم دەستورە پێشێل کران و جێبەجێ نەکران. چ میکانیزمێک هەیە بۆ ئەوەی ئەو کەسانەی پێشێلی دەستوریان کردووە ئێستا بەرپرسیار بن بەرامبەر بەوە؟ چ میکانیزمێک هەبووە کە ڕێگر بێ لەوەی یەکێک بیاوێ سوئیستفادە لە دەست هەڵات بکە ڕێگەی پێنەدا؟ بەداخەوە لێرەدا نوقسانی هەیە. بۆیە پێویستە ئێمە بیرێکی جددیتر لەوە بکەینەوە کە ئێمە هەمومان بەیەکەوە ئەگەر دەمانەوێت لە وڵاتێکدا بژین بە ئاسوودەیی و سەقامگیری بە وڵاتەکەمان دەستەبەر بکەین، پێویستە ڕێز لە یەکتر بگرین، شەراکەتی حەقیقی لە وڵاتەدا هەبێت، یەکسانی لە وڵاتەدا هەبێت، دادپەروەری لە وڵاتەدا هەبێت، بە چاوی گومانەوە سەیری یەکتر نەکەین. ئەگەر کوردستان پێش بکەوێ، کوردستان لەسەر حسابی هیچ شوێنێکی تری عێراق پێش نەکەوتووە. بەعەکسەوە غەدریشی لێکراوە، بەعەکسەوە مافەکەشی پێ نەدراوە، بە پێچەوانەوە ئەو بودجەی کە بۆشی تەرخان کراوە لێی بڕاوە. سەرەڕای ئەمەش بوژانەوەی ئابووری کە لە کوردستاندا دەبینین، پێشکەوتن و سەقامگیری کە لە کوردستاندا دەبینین، دەکرێت هەمان نمونە لە هەموو ناوچەکانی تری عێراقیش دووبارە بکرێتەوە ئەگەر ئامادە بین بەیەکەوە کار بکەین و واز لەم هەڵوێستانە بینین کە بە چاوی گومانەوە سەیری یەکترەکەین. پێشکەوتن و بوژانەوەی کوردستان ئەبێ پێشکەوتن و بوژانەوەی هەموو عێراق حساب بکرێت. ئەگەر ئێمە بزانین کە ئەوەی هەمانە لە دەستی نادەین و بە بیانووی جیاواز بە بێ پاسا و پەلەمار نادرین، لە ڕووی یاساییەوە دژایەتی ناکرێن، لە ڕووی سیاسیەوە ڕێگەمان لێ ناگیرێ، لە ڕووی ئەمنی و ئاساییشەوە پەلەمار نادرین، ئێمە بێگومان ئومێدێکی گەشترمان بە وڵاتەکەمان دەبێت. بەڵام بۆ ئەوەی ئەو ئومێدە هەبێ، بۆ ئەوەی ئەم گەرانتیە بنەڕەتی بێت، ئەبێ سیستمەکە لە ئاستی ئەو داخوازانە بێت. ئێمە داوا دەکەین بیرێکی جددی لەوە بکرێتەوە کە هەمومان بەیەکەوە بیر لەوە بکەینەوە سیستمێک لە عێراقدا جێگیر بکەین کە نە کورد، نە سونە، نە شیعە، نە هیچ پێکهاتەیەکی تر ترسیان لە یەکتر نەمێنێت. لە جیاتی ئەوەی هەست بکەن بە ئیجبار لەگەڵ یەکترن، ئارەزومەندانە لەگەڵ یەکتر بن. بیر لەوە بکەینەوە چۆن ئێمە بەیەکەوە بتوانین پێش بکەوین. سەیری ئیتیحادی ئەوروپی بکەن، لە شتێکی زۆر بچووکەوە دەستی پێکرد بینی فەرەنسا و ئەڵمانیا و کاتە کە دواتر بوو بە سیستمێکی گشتگیر لە هەموو ئەوروپا، یەکێتی ئەوروپای لێکەوتەوە. با ئێمە یەکێتی هەموو پێکاتەکانی ئەم ناوچەمە بکەینە بەرنامە چۆن بتوانینەوە بکەین. ئەمە تەنیا بەوە دەکرێت کە بە ئارەزومەندانە بتەوێت لەگەڵ یەکتر کار بکەیت، نەک لە ترس، نەک ترسی ئەوەت هەبێت سبەی یەکێکی تر یان دەستەڵاتێکی تر یان بە میزاجی شەخسی ئەم و ئەو پەلەماری وڵاتەکەت دەدرێت و ئەوەی هەشتە لێ دەسەنەوە. ئەبێ ئەو زەمانەتە هەبێ ئەوەی هەتە هی خۆتە، کەس حەقی ئەوەی نییە بێ لە دەستت وەربگریان تێکی بدە. ئەبێ شیعە ترسی لە سونە نەبێ، سونە ترسی لە شیعە نەبێ، کورد ترسی لە عەرەب نەبێ، عەرەب ترسی لە کورد نەبێ. ئەبێ ئێمە ئەو فەکتەری ترسە بڕوێنینەوە. دروستکردنی متمانە تەنیا بەوە دەکرێت کە زەمانەتێکی سیاسەتێک هەبێت کە ئەم سیاسەتە بە سیستمی نێودەوڵەتی گەرانتی بکرێت. من هیوادارم و دڵنیام ئەگەر بە دڵێکی پاکەوە لەگەڵ یەکتر کار بکەین، زۆر دەتوانین هەنگاوی باش بنین و چارەسەرکردنی کێشەی هەرێمی کوردستان لە عێراق دەبێتە نمونەیەکی باش
بۆ چارەسەرکردنی کێشە و پرسی کورد لە هەموو ڕۆژهەڵاتی ناوەڕاست. هیوادارم ئەو ڕۆژە زوو بێت. جارێکی تر سوپاستان دەکەم و زۆر زۆر مەمنون. سپاسیا و بەڕێزە دەکەم کە دوو پرسیاری ئاراستە کردم. یەکێکیان سەبارەت بەوەی کە سنووری هەرێم لەگەڵ حکوومەتی فدرالی چۆنە و چەندە و ئێستا ئەو فەراغە ئەمنیەیە کە هەیە چۆن پڕ بکرێتەوە و چارەسەری ئەمە بکرێت. بۆ وەڵامیان پرسیارە ئێمە لە دەستوری عێراقدا مادەیەکمان هەیە بە ناوی مادەی 140 کە باسی ئەوە دەکات چۆن چارەسەری کێشە ناوچە لەسەرەکان بکرێت. و ئەم ناوچانەی کە بینی هەرێمی کوردستان و حکوومەتی فدرالی هەن ئەمە بەپێی ئەو دەستورە کە لە چەند فەیزێکدا دەبووایە ئەم هەموو ساڵە کات بە فیڕۆ نەدرێ و چارەسەر ئەمە بکردای ئێستا کێشەیەکمان نەدەبوو بەوەی کە ببێتە جێی پرسیار. بەڵام بەداخەوە حکوومەتی فدرالی وەکو پێویست ئیلتیزامی نەکردووە بە جێبەجێکردنی مادەی 140 کە تاکو ئێستا شەمە کێشەیە ماوەتەوە و ئەم شوێنانەیە کە ئێستا فەراغی ئەمنیشی لێ دروست کراوە هەیە لەبەرەوەی نە پێشمەرگەی لایەنە حکوومەتی فدرالی هێزە ئەمنیەکانی لەوێدا هەن. ئێمە دوو پێشنیارمان کردن. یەکێک بەوەی کە هێزێکی هاوبەش دروست بکرێ و ئەو هێزە دروست کراوە کە بێت بەشێک لەو ناوچانە جێگیر بکرێ بۆ ڕێگریکردن لەسەر هەڵدانەوەی داعش و تاکو ئێستاش بەداخەوە لە وەزارەتی دارایی حکوومەتی عێراق پارەی پێویست بۆ ئەم هێزانە تەرخان نەکراوە کە بێن کار بکەن و بچن لەوێ جێگیر بن کە پێم وایە ئەمە دەبووە هۆکارێکی باش بۆ ڕێگریکردن و ڕوبەڕووبوونەوەی هێزە تێروریستیەکان. و ئێمە ڕێککەوتنێکی تریشمان لەگەڵ حکوومەتی فدرالی هەبوو کە بە ڕێککەوتنی شنگال دەناسرێ. ئەمەش لە سەرەتاوە ئێمە پێمان وابوو دەکرێ ببێ بە بنەمایەک بۆ چۆنیەتی چارەسەرکردنی هەموو ئەو ناوچانەی کە بە ناوچەی کێشە لەسەر دەناسرێن. بەڵام بەداخەوە دیسان لە حکوومەتی فدرالی ئیلتیزامی جێبەجێکردنی ئەم ڕێککەوتنە نەبوو یان نەیانتوانی بیکەن. مهم تاکو ئێستا ئەم ئیتفاقە ڕێککەوتنە جێبەجێ نەکراوە. ئەگەر هەم ئیتفاق یانە و ڕێککەوتنی شنگال جێبەجێ بکرێ و هێزەکانی ئێمە بتوانن بچن ئەم ناوچانە جێگیر بن، بێگومان ئەمە هەنگاوێکی باش دەبێت بۆ چارەسەرکردنی ئەم کێشەیە. خاڵێک هەیە دەمەوێت ئاماژەی پێ بدەم کەویش گرنگە. نابێ حساسیت لەوەدا هەبێت کە کیانی هەرێمی کوردستان لەکوێیە. ئەگەر وەکو کیان ئێمە بە پێی مادەی 140 دەستنیشانی ئەومان کرد کوێ هەرێمی کوردستانە کوێ هەرێمی کوردستان نییە، دانیشتوانی ئەوێ هەرچیەک بن تەواوە لای ئێمە قبوڵە. بۆ نمونە لە مەخموور زۆربەی هەرە زۆری عەرەبە دانیشتوانی مەخموور هەمیشە دەنگ بۆ هەرێمی کوردستانە دەن. لەوانە لە زۆر شوێن کورد هەیە لە شوێنەکانی تری عێراقدا دەژی، لە بەغدا دەژی، لە پارێزگاکانی تردا دەژی. ئەمە ئارەزوو خۆیەتی. ئەگەر عەرەبێک لە کیانی هەرێمی کوردستاندا بژی یان کوردێک لە کیانێکی عەرەبی لە عێراقدا بژی، ئەمە ئارەزووی خۆیانە و نابێ ئەمە بە چاوی حساسیەتەوە سیر بکرێ. بەڵام چارەسەرکردنی ئەمە دەگەڕێتەوە بۆ ئەوەی مادەی 140 وەک خۆی جێبەجێ بکرێ. پرسیاری دووهام کە لەسەر بابەتی سەرۆکایەتی کۆمار، لێرەدا من دەمەوێت تۆزێ بەڕاشکاوی باسی بکەم. ئێمە هیچ خاڵێکی دەستوری یاسایی نییە کە سەرۆک وەزیران بۆ شیعە بێ، سەرۆک کۆمار بۆ کورد بێ، یانی سەرۆکی پەرلەمان بۆ سوننە بێ. بەڵام وەکو عورفێک هاتووە و تاکو ئێستاش پەیڕەو دەکرێ. بەڵام ئەم عورفە چۆن هاتووە؟ زۆرینەی شیعە سەرۆک وەزیران کاندید دەکا و دواتر لە پەرلەمان متمانەی پێدەدرێ. زۆرینەی سوننەش سەرۆکی پەرلەمان دەستنیشان دەکا. لێرەدا داواکاریەکە ئەمەیە کە زۆرینەی کورد ئەبێ کاندیدی خۆی بۆ سەرۆک کۆمار دەستنیشان بکە. لە چوار
بڵێم هەڵبژاردننی ڕابردوو هەمیشە بەو شێوەیە ئەگەر کورد لە سێ جاری یەکەم کورد دەنگێکی یەک ڕیز و یەکگرتو پشتیوانیان لە کاندیدێک کردووە بۆ سەرۆک کۆمار دواتر لە هەڵبژاردننی ڕابردوونەک ئەمەی ئەمجارە هی پێشەوە بەداخەوە بەڵام ئەم عورفە تێکشکە کەواتە سەرۆکی کۆماری عێراق کە دەبووە لەلایەن زۆرینەی کوردەوە هەڵبژێردرێ ئەمە پەیڕەو نەکرا بە پێچەوانەوە لە پەرلەمانێکی کە بەبێ کورد زۆرینەیەکی تریشی هەڵبژاردنیان کرد و سەرۆک کۆمارێکیان دەست نیشان کرد ئەم جارەش دوای ئەوەی هەڵبژاردنەکە پێویستە ڕێز لە ئەنجامی هەڵبژاردنەکان بگیرێ لایەنی سەرکەوتووی هەڵبژاردن لە هەڵبژاردنەکانی عێراق لە ناو هەرێمی کوردستان کێن مافی زیاتری هەیە کە کاندیدی سەرۆک کۆمار پێشنیار بکە بەڵام بۆ ئەوەی ئێمە بین بگەڕێنەوە سەر هەمان عورفی کۆن ئێمە داوامان کردووە کە زۆرینەی خەڵکی کوردستان بە کاندیدی سەرۆک کۆمار دەستنیشان بکەن و ئەم کاندیدا ببێ بە کاندیدی هەموو خەڵکی کوردستان و لە پەرلەمانی عێراق دەنگی پێ بدرێ و ئەم شوێنە پەرلەمانە ئێمە پەرلەمانمان هەیە کە نوێنەرەتی هەموو خەڵکی کوردستان دەکا لە پەرلەمانی کوردستان با کاندیدەکان لەوێ تەڕح بکرێن کێ زۆرینەی پشتیوانی پەرلەمانی کوردستانی بەدەستێنا ببێ بە کاندیدی یەکگرتووی خەڵکی کوردستان و ئەو کاتە پەرلەمانی عێراقیش ڕێز لە هەڵوێستی خەڵکی کوردستان و دەنگی خەڵکی کوردستان بگرێ و ئەو کاندیدا هەڵبژێرێ ئێمە هەمیشە ڕێزی زۆرینەی دەنگیشی ئەو سنەمان گرتووە بۆ هەڵبژاردننی کاندیدەکەی خۆیان حەقی ئێستاش پێکاتەکانی تریش ڕێز لە زۆرینەی دەنگی کورد بگرن بۆ دەستنیشانکردنی کاندیدی خۆیان بۆ سەرۆک کۆمار سپاس